إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستی دڵمان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ أحب الأسماء إلى الله عبد الله وعبد الرحمن. خۆشەویستترین ناوانێ لە لای خوا جەلە جەلالوه بریتێ لە ناوانێک کە عوبودیەتی تیابێ بۆ خوا عبد الله وعبد الرحمن. وأصدق الأسماء وڕازگۆترین ناو کە لە ئینسان نرابێ بریتێ لە دوو ناو، ناوی حارث و ناوی هەمام. حارث بە معنای ئەوەی کە کەسێک کاسپیکە ژیانی خۆی تطبیقکە هەمووی سەرفکە لە پێناوی عیش و ژیان و ماندووبوونە کە ئەمە ناوێکی زۆر تەواوە لەگەڵ ئینسانە. هەموو ئینسانە حارسە، هەموو ئینسانە کاسبە. و ناوی دووەم ناوی هەمامە، هەموو ئینسانێ هەممی هەیە، غەممی هەیە. هەر شتێک ڕوویدا لە ژیانەوە عاجزی کردی ئەوە پێوترێ غەم لە زمانی عەرەبیە. هەر شتێک ڕووی نەداوە و ئەترسی ڕوو بدا لە مەودووە پێ ئەوترێ هەم. خۆشەویست صلی الله عليه وآله وسلم باسی ئەم هەممەی کردووە لە ئینسانی موسڵمانە. هەم پلەیەک بەرزترە لە خەیاڵی تۆ. هەرچی کاروباری تۆیە لە خەیاڵەوە دەست پێ ئەکا، لە خاتیرەی ئینسانەوە. خاتیرە تۆزێ زیاتر چووە پێشەوە بێتە هەم لە ئینسانە. ئەگەر زیاتر چووە پێشەوە ئەبێتە عەزم لە ئینسانە، ئەبێتە ئیرادە، ئینجا فعلێک ڕوئەدا هەر کردەوەیە کە تۆ ئەیکەی. ئەتەوێ نان بخۆیت ئەبێ خاتیرە و خەیاڵێک هاتوێتە زیهنت، هەمت کردبێ، عەزمت کردبێ، ئیرادەت هەبوو بێ، ئینجا دەسە بردەوە بۆ ئەم نانە و خواردوت. هەموو کارەکانی ژیان بەو شێوازەیە. چاکە و خراپە هەر هەمووی لە خەیاڵی تۆ سەرەتاکەی دەست پێ ئەکا. دواتر وردە وردە ئەچێتە بابی هەمەوە. هەم لەگەڵ خەیاڵا زۆر نزیکە لە یەکەوە. هەر خەیاڵێک واقعی بێ لە حیاتی ئینسانە پێوترێ هەم. هەر خەیاڵێ ناواقعی بێت تەنها لە خەیاڵە ئەمێنێتەوە ئەمرێ. ئەگەر تۆ هاتو خەیاڵت کرد کە ئەگەر تۆ خاوەنی داراییەکی گەورە بووی هاوکاری فڵان کەس ئەکەیت، ئەمە لە خەیاڵ دەرچووە، چونکە ممکنە تۆ ببیتە خاوەنی دارایی و ممکنیشەکە بێت و ئەم خەیرە لە دەستەوە بێتەوە. ئەوە پێی ئەوترێ هەم لە تۆیە، تەجاوەزی کردووە لە مەسەلەی خەیاڵ و خاتیرەوە و هەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی ئەم هەممەی دڵی ئینسانی ئیماندار ئەکا. ئەفەرمێ من سأل الشهادة بصدق. هەر کەسێ بەڕازگۆیی داوای شەهادە بکات لە خوا، خوایە بە شەهید قبوڵم بکەی. ئەفەرمێ بلغه الله منازل الشهداء وإن مات على فراشه. با لەسەر جێگەکی خۆشی بمرێ خوا ڕوتبەی شەهادەتی ئەداتێ. رب العالمين سيري الصدقي توأكا، سيري همي توأكا، سيري نيتي توأكا، سيري ناخي توأكا. دي هر يشك لإيما أبي الزور أجاي لناخي بي، أجاي لهم مكاني بي. تايبت جيلي جنج أبي بزاني خيالي لكيو وسرچاو أجري برو كيو أروى شون هم أكا آيا همي سوء لناخياتي يا همي خير كاميان لناخي أما هي. ابن عساكر وبيهقي روايتي كان بكردون أفرمين نية المؤمن خير من عمله. ديار الرواية كضعف كتايا هند العلماء بأثر باسيان كردون. أم
ئەم ئەثەرە زۆر گەورەیە مطابقی فەرمایشتەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نیەتەکەی تۆ زۆر گرنگترە لە خودی کردەوەکەت زۆر کات ئەجر و پاداشتی تۆ بەپێی نیەتە نەک بەپێی کردەوەت کردەوەیکی کەمت کردووە بەڵام نیەتت زێڕین و گەورەیە بۆیە طەبەرانی بۆمان نەهێنێ ئەفەرمێ نیەت المؤمن خێر من عمله وعمل المنافق خێر من نیەته ئەفەرمێ ئیماندار و منافق ئەمە جیاوازەکەیت کەسی ئیماندار نیەتەکەی باشترە لە کردەوەکەی بەڵام منافق کردەوەکەی جوان و نیەتی پیس ئەو کردەوەکەی باشترە تاوەکو نیەتەکە وی تۆی ئیماندار ئەبێت دائیمە مراقبەی دڵی خۆتکەی بزانی هەموو غەمی تۆ لەکوێیە خەیاڵاتی تۆ لەکوێیە ڕەحمەتی خوا لە دەینەوەری بێ ئەفەرمێ ئەگەر بەپێی عەقڵ حسابمان کردایە لەمەتی ئەگەیشتین حتمەن کە خوا جەلە جەلالوه بەهشتی هەتایی لە بەرامبەر کردەوەی ئینسانە دانەناوە چونکە چەند ساڵێکی کەم کردەوەی باشی کردووە بێ چەند ساڵێکی کەم لە بەهشتا بێ بەپێی ساڵەکانی ژیانی بەڵام رب العالمین سەیری نیەتەکان ئەکات ئەفەرمێ إن الله يخلد المؤمن في جنته بنيته لا بعمله بنيتكي خاتنا وبهشتا وخلود هتاي لبهشتا به نك بكردوكاني شو كردوكاني كم وشن صالحي معدود مسألة نية زور قورة لو كردواني كجيب جيك رحمتي خوال ابن تيمية بأفرمي زورك في رقبون اختلافيا لقال أهل السنة هب ولا سر توبي عاجز كسك بيننا بيرشاي وقطعا لحم حياتي خرابك مثلا زناي زوري كردوه دوای خۆی لە زینا کەوتووە پیر بۆی تر هیچی پێ ناکرێ ئایا لەم کاتە تەوبەکە خوا عەفویەکە لە مەسەلەی زینا هەندێک لە فێڕەقەکان وتویانە نەخێر خوا عەفوی ناکە ابن تەیمیە فەرمێ ئەهلی سونە لەسەر ئەوەیە کە خوای گەورە ئەو کەسەش عەفو ئەکا با عاجز بێت چونکە سەیری نیەتی ئەم کەسە ئەکا سەیری کردەوەکەی ناکە ڕاستە ئێستا کردەوەکەی کردەوەی عەجزە بەڵام نیەتەکەی ئەگەر صادق بێ لە تەوبەکەیە باوەکو ئەو کارەشی پێ نەکرێ بە هەمان چشن قبوڵی ئەکا حتا مناڵ کاتی هەندێک جار داوای توبه أكا مثلا توبه أكا بيني خوي وخوا من الله جناهي لسرني عاجز بو ولا روي تكليفه بلام توبه كي هل قبول أكري ولي والأجيره لبرشي با عاجز يشبه أما لا يخوي جور سيري ضلكي كراوه سيري نيتك كراوه أما ده جرنج أم همي كبدلي تويا دي بأجر بوت إنه زور كردوه هي لجيانا نت كردوه لقيامته هرهم أتشنيته وكو أكيته أفرمي خوشويستي ضلمان صلى الله عليه وآله وسلم أفرمي من هم بحسنة فلم يعملها كسك همي كي كربا كردوي كي باش هاد بدليا أم كردوا باشبكا أم خيالي بوبا هم للدليا أفرمي كتبها الله عنده حسنة كاملة خوا جل جلاله ورك أو حسنة بو أنو سريبا كاملة شو كهمي خيالي تو زور قرنجا إيجنج همي تو زور قرنجا لا إخوة هو تصورنا كين زور كاوتو معنا والله خيال إنسان جناهي لسرنية رحمة إخوة لغزالي به أفرمي حتى لخياله بجناهي لسرنية بو بهم إثر وردو ده تجا باب جناهه الله يبلغ رحمتي إخوة جل جلاله أوائل همي شعفويك بو عزم لك سكايتر جناه بارب بو إرادة بانشي كرد بجناه بارب شو كأم كسا مصرة لسر جناه كردن إصراري لسر جناه كردن خدي إصرارك أبيت جناه لسري أبيت مال بصريه بويا هريشك لإما أبي الزور آجاي للضلا كيبه أها خوشويستي ضلمان صلى الله عليه وآله وسلم نوري تشاومان أفرمي من أتى فراشه كسيك هذا سرجع كراكشة وهو ينوي أن يقوم نيتي هبو همي هبو كشو هلسي شو نيشكا بلام فغلبه عيناه شاو كان يزوري وانا تير بوي خوت سراحت خبري بو شو نيجي تشي وشتي تشي همو لدزدا أفرمي كتب له ما نوى أوي كنيتي هنا هموي بو نسري وكان نومه صدقة عليه من ربه خوكشي صدقة وخير بزيك خويا بسريا وستويتي عبدك إسراحتك أجركشي بو نسي زورن أو كردواني كتو نتكردون لقيامتا باداشتيان ور أقريتوا أقر خاوني ضلي صاف وضلي باق بي چەند جار مزگەوتێکی جوان دروستەکرا تۆ لێوە تێپەڕی تەمەنات کرد تۆ مزگەوتی وەکو ئەو مزگەوتە بکەی ئیرادەت کرد هەمت کرد فەقیرێکت بینی نەتوانی بیدەیتێ هەمت کرد
بانخوازێکە بینی هەمت کرد تۆش وەکو ئەو بانخوازی بکەی هەموو ئەمانە ئەبێتە ئەجر و فەزیلە بۆ تۆ خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ چوار کەس لە دنیاە هەن یەکێکیان ماڵیشی هەیە و علمیشی هەیە ماڵیشی ئەبەخشێ و علمیشی ئەبەخشێ جۆری دووەمیان هیچیانی نییە هیچ نە ماڵی هەیە نە علم بەس هەم ئەکا دائیمە ئاخ علمم هەبوایە خزمەتم پێ بکردایە ئەهلی قورئان بوومە و خەڵکم فێر کردایە هەم بوایە بمبەخشایە وەکو ئەم عالەمە ئەفەرمێم دوانە لە ئەجرا مساوین وەکو ئەو ئەجر وەرئەگرێ وەکو ئەو فەزیلەتی دەست ئەکەوێ کەسێکی ترمان هەیە ماڵی هەیە علمی نییە ئەوی ترمان علمی هەیە ماڵی نییە ئەوانیش تەمەنا ئەکەن هەردووکیان خوای گەورە بۆیان ئەنووسێ بۆیە ئێمە ئیماندار ئەبێ بزانین لەکوێ هەممەکانی خۆمان دائەنین ئەزانن هەر یەکێک لە ئێمە ئەگەر بیاوێ خۆی بناسێ زۆر نایە ماندوو ببێ لە خەڵک پرسیارکارێ من چۆنم سەیری هەممی خۆت کە خۆت ئەناسی ئەگەر هەمت لە دنیایە دنیەویت هەمت لە ئافرەتە لەو بەشەی هەمت لە لای خواردن و خواردنەوە لەو بەشەی هەممی تۆ چییە لە دنیایە ئەی گەنج ئەزان چەند کەس هەیە وەکو سەلاح الدین ئەیوبی ئەجری بۆ ئەنووسری چونکە هەممەکەی ئەوەندە بەرزە ئەوێ قودز ڕزگارکە ئەزانی چەند کەس هەیە وەکو ئیمامی شافعی ئەجری بۆ ئەنووسرێت چونکە هەممەکەی وهایە وەکو ئیمامی شافعی بکە ئەزانی چەندیش هەیە پاڵی لێیاوەتەوە بێهەم بێغەم بەرامبەر بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە عەزیزانم ئەمڕۆ ئێمە پێویستمان بە مەنهەجدانانە بۆ ناوەی خۆمان ئەگەر ئەم سدق و ڕازگۆیەمان لەگەڵ خوایان نەبێ هەرچی شتە لە دەستمان داوە ئەمە ئێمە بەرز ئەکاتەوە لای خوا خوا جەل جەلاوه سەیری سوورەت و شکڵ و جوانی و جەماڵی ئێمە ناکا سەیری ئەم دڵت ئەکات چەنێ پەیوەستە بەوە و چەنێ ڕازگۆیە لەگەڵ ئەوە خوای گیان دڵەکانمان پەیوەستکە بە خۆتەوە یا رب العالمین خوای بمان گێڕە لەو عەبدانەی نیەتەکانیان گەورەتر و جوانتر و چاکتر لە کردەوەکانیان یا رب العالمین خوای گیان رحمەتی خۆت بەزەیی خۆت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد وا ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد وا ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ ئەمانە سەریان ناخەنە زەوی بۆ سوجدە تەنها لە پێناوی تۆ لە حوزوری تۆیان نەبێ ئەمانە ڕکوع نابن تەنها لە بەردەم و مەقامی تۆیان نەبێ ئەمانە دەستی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە إلا لمقام بارقاي تويا نبي ديا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي الخاطئة المذنبة قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام أثر وهن فرماو نية المؤمن خير من عمله نیەت و ئینسانی ئیمانداری خاستەرە چاکردەوەکە کەڕۆژ هەروەجە ئێمە ژیانمانە کۆمەڵی عەمەڵی کەرمێ و فرێج نیەتێ مارمێ و بڕیاراتی گەورە گەورێ گر هەرمانێت تۆ جە خەیاڵی تۆ دەست بە نەکەرەوە دمایی لا تۆ بۆ بە هەم فرە گەورن ئینسانی موسڵمان ئەگەر هەم کەرەوە بە خاسیەوە نەکەرەوەی چشخوا حەسەنێوە کامیل و خاسیەوە کامیلش پێ من نیسو وشويسما غزاو تبوكنا فرماواش بأصحابا فرماواش إن بالمدينة رجالا ما سرتم مسيرا ولا قطعتم واديا إلا كانوا معكم بعض بيهند للمدينة هیچ هنگامنیش من نیه بوتا و لول بیده و هیچ یاگوانیش من بریه بوتا إلا آیتا چنی بین وشا أي وشويس صلى الله عليه وسلم چنی بو چی وچانه فرماواش حبسهم العذر عذري الناس تن كإني بيا چنيشما عذري ومردنيني
بلام نية وعزم وجزم شابيان بيان رب العالمين قدر شان بيان يا عجز بدني شابيان يا عجز مالك نامني شنيش مع عينا أجركا وبادشتكا ورقرا بيسا شما فريني أنا كنما يا مزجيو شني إما إني مزجين فريني أنا كاروان ودعوين دعوة مكراو جاء إما جبان خواستريني خيركو خزمتيني دائما إنساني مسلمان شم نيتي فرا باك جبو عزمي وفرا بقوة جبو بي خزمت كردو دينكيش هر جواني وجمالي وجياقي وندي أشمي آماده بو پێناوشەمە نیەتێ جوانش ئاردەبوو کە ئەگەر خوای گەورە نیعمەتش دا پەنا ئاژ ئینەیە جێبەجێ کرد فرێنێ ئانێ کە مەتاوە سوژدە بەرا و ئینا دڵشانە ئەگەر خوای دەرژوانە کردێ و شیفاش دێ ئیتر سەرە بەرز نەکەراوە سوژدەنە و پێسە ئێمە سوژدە بەرە یە ڕەحمەتە جوانە کە ئیسە هەستش بە نەمەکەرمێمە سەرە بنێمە زەمین فرێنێ ئانێ کە مەتاوە سەرە بنیا زەمین و پێسە ئێمە تەمە ناکەرە گر ئەجرەکەشا پێ منیسریۆ فەرمایشتێوەنە كحلية الأولياء أنا آمن فرماو پیغمبر صلى الله عليه وسلم فرماو ملائكتي قر عسري ونامو أعمالك شاقر كوكرا وأسمانيا كما مردا رب العالمين برسيارة شاوانا كرو أي عبدك تشيش تادي ما يا إلهي فلان مادي عبداتي فرق ورش كر فرماو حيتش بي من ويزي چكا بي من جنك نيتش خاز نبي نيت شرك تێکەڵ و نیەتی ژوێ بێ بۆ ناو خەڵکیۆ کردش بۆ ناو ئانە پەرواچە خاز بۆ ناو هەرچێوێ فەرماوە اینجا وێش دەی پێی فڵانە عەبدیم بنویستێ ئانەشە پێی بنویستێ ئانەشە پێی بنویستێ ئانەشە مەلائیکە فەرماوە یا ئیلاهی إنه لم يعملها يا إلهي إن نكردنج إكردوا فرماوه بلى إنه قد نوى نيتج أرد بإنه كرو بيج نكريا يان مادية معنوي نتاوش كروش بيج بنويزدي عبدكم بيج بنويزدي فرين مي إمك تامي بنيت شيء فرفرة جوركو كرمه وجهان إسلامي كسي ويني شو برودنيه دري أفريقيا أنا خريكو خدمتين تو بنيت شيء كتاي باش داري شنيكي كسي وينا سجن آزار كيشو شني ديني تاوي بنيت باش داري شنيكي تاوي بدعاء باش داري شنيكي يا أمته بيغمري صلى الله عليه وسلم قريا كتلن سرو زمين أشوف فرقة جما جنية كما وفرقة جما جاء الراسية والضل ما نشني خواوي ما صدق ما نشني خواي أنا برو خيرين بي قلة ما خواي جان دعوة ونكرمه جا صادقك حساب ما كره شاكس حساب ما كره ك بدل إني تنيتو يا رب العالمين قبول ما كره لاتو يا أكرم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله